لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحان لەوانەی 253 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەم بەستی ڕەزامەندی خی گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كيف يهدي الله قوما كفروا بعد إيمانهم وشهدوا أن الرسول حق وجاءهم البينات والله لا يهدي القوم الظالمين. بەڵێ بەڕێزان دیارە وەکو لەوانەی ڕابردوو سەبەب نزولی ئەو ئاەتە کە وەکو باسمان کردو سەبەب نزولمان باس کرد یەکیان لەوانە کە دەربارەی پیاوێک لە ئەنساریەکان بوو کاتێکەوە موسڵمان بوو دوای ئەوە هەڵگەڕاوە پاشان خەبەری ناردەوە کە ئایا ئەگەر پەشیمان بمەوە مەجاری تێدا هەیە و ئیتر ئەو ئاتان دابەزی کە خوای گەورە لە دوای ئەوە دەفەرمی إلا الذين تابوا من بعد ذلك وأصلحوا گەڕاوە و پەشیمان بووە. حەسەنی بەسڕیش ڕەحمەتی خوای لێ بدەرێ دەفەرمی دەربارەی ئەهلی کتاب دابەزێت لە جوولەکە و لە دیانەکان کاتێکەوە صیفەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە کتابەکانی خۆیان دیتبوو ئاعترافیان پێکردو و شاهدیان دابکەوە حەقە، بەڵام کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نێردرا کاتێکەوە دیتیان لە غەیری خۆیانە لە عەرەبە ئیتر کوفریان پێکرد بەس لە ڕوانگەی حەسوودیەوە وەکو حەسەنی بەسری دەڵێ ئیتر سەواءن دەربارەی ئەهلی کتابی یاخود دەربارەی ئەنساریەبی بە هەر کەسێک ئەو صفەتانەی کە خوای گەورە لێردا باسی دەکات لەسەری جێبەجێ بکرێ ئەوە قورئان العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب کەواتە کە سەبەب نزول باز دەکرێت بەس لەبەوەی کەوە ئاەتەکە زیاتر ڕوون بیتەوە ئەگەرنا ئاەتەکە عامە لەسەر هەموو واقعەیەک و لە هەموو زەمانێک کاتێکەوە ئەو صفاتان بێتە جێ ئەو ئاتان لەسەری جێبەجێ دەبی. بەڵێ دەفەرمی كيف يهدي الله قوما خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی بە چ شێوەیەک خوای گەورە هیدایەتی کەسانێک دەدا كفروا بعد إيمانهم کاتێکەوە کوفریان کردێ لە دوای ئیمان کەواتە لە دوای ئەوەی کەوە ئیمانیان نییە کوفریان کردێ وشهدوا أن الرسول حق و هەروها ئەوانە کوفریان کردێ دوای ئەوەی کەوە ئیمانیان هینایە و شاهدیان دابوو کەوە پێغەمبەر حەقە صلی الله عليه وسلم وجاءهم البينات و چەندین ئاەت و بەڵگەشیان پێگەیشت لەسەر صدقی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروها لەسەر بەڵگە لەسەرەوەی کەوە قورئانی پیرۆز لای خوای گەورە سبحانه وتعالى والله لا يهدي القوم الظالمين. الله سبحانه وتعالى هدایەتی کەسانێکی ستەمکار نادا. کەواتە کاتێک کە دەفەرمی كيف يهدي الله ئەوە لە بۆ ئیستەبعادە کەواتە بەڕاستی دوورە کەسێک کە لە دوای ئەوەی کەوە ئیمانی هینایە و پێغەمبەری بەڕاست زانێ صلی الله عليه وسلم ئیمانی بە هەموو بەڵگەکان هینایە لەسەر ڕاست و دروستی ئەو ئاینە ئیتر کاتێکەوە کوفر دەکاتەوە دوورە جارێکی دیکە خوای گەورە هیدایەتی بداتەوە مەگەر وەکو لە دواتر دەفەرمی مەگەر تەوبەی بکەوە پەشیمان بیتەوە. کەواتە بەڕاستی ئەوەی کەوە کافرەکی ئەسلیە لە ئەسڵ و هێشتا نەهاتە ناو دایرەی ئیسلام ئەوەیان نزیکترە کەوا خوای گەورە هیدایەتی بدە لە کەسێک کەوا ئیمانی هینایە و حەقەکەی پێگەیشتێ و شاهدی بە پێغەمبەرەتی پێغەمبەردایە صلی الله عليه وسلم بەڵام پاشان مرتد بوویتەوە کەواتە حکمی ئەو دوو کەسەش وەکو معلومە حکمیان جیاوازە. کافری ئەسلی ئەگەر محارب نەبی ئەگەر دەسەڵاتی ئیسلامیش بیتن هیچ علاقەی بەسەر کافرێک نییە کە ئەگەر محارب نەبی بەڵام کەسێکەوە هاتە دا و دایرەی ئیسلام و ئیعلانی ئیسلامەتی خۆی کرد لە پاشان مرتد بۆ هەڵگەڕاوە دیارە حکمیوە جیاوازە لەگەر کافرێکی دیکەی کەوا لە ئەسڵان نەهاتە ناو دایرەی ئیسلام لەبەرەوەی بەڕاستی ئەو کەسێکەوە هاتە ناو ئیسلام و پاشگەز بووە لەو حاڵەتەی ئەوە بە پاشگەز بوونەوەکەی شاهێدی دەدا کەوا ئەو دینە هەندێنیە قەناعەت پێ بێ من پاشگەز بووم والعیاذ بالله. کەواتە حکمیان جیاوازە لێیە هیدایەت و گەڕانەوەشیان بەڕاستی جیاوازە. کەسی کافری ئەسلی
احتیمالی مسلمان بوونی زیاترە لە کەسێک کەوا مسلمان بوو پاشان هەڵگەڕایتەوە زەحمەتترە یاخود دوورترە کەوا جارێک کە ئەو کەسە بگەڕێتەوە ناو دایرەی ئیمان. جا لێردا كيف يهدي الله قوما كفروا بعد إيمانهم مەسەلەی هیدایەت وەکو چەند جاریش باسمان کردێ کە هیدایەت وهروها بڕیاری هیدایەت و بڕیاری گومڕایی لەدەست خوایە سبحانه وتعالى لە چەندین ئاەت خوای گەورە ئەو بڕیاریداکەوە یضل من یشاء ويهدي من يشاء بەڵام دیارە هیدایەت و ضەلالەت کاتێکەوە بڕیاری نهایی لەلای خوایە سبحانه وتعالى لەسەر ئەو ئەساسەیە کە کەسەکە چەندە ڕەغبەتی تێدایە کە ئیمان بینی خوای گەورەش موفقی دەکات سبحانه وتعالى بۆ هیدایەتدان و ئەو کەسە چەندە پشتی لە دینی خوایە چەندە ڕەغبەتی لە حەق نییە ملکەس نە لە بۆ حەق مەبەستی نییە بگاتە حەق خوای گەورەش مۆری لەسەر دڵەکەی دەدا و خوای گەورەش بڕیاری گومڕایی لەسەری دەدا کەواتە بابەتەکە بەو شێوەیە جا وەکو گوتمان لە سەبەب نزولەکەی کەوا زیاتر لە بۆ ئەهلی کتاب و یاخود هەر کەسێکی دیکە کە هاتە ناو دایرەی ئیسلام یاخود حەقەکەی لۆ ڕۆم بیتەوە بەڵام پاشان ئامادە نییە دان بۆ حەقەدا بنێ ئەوجا دەفەرمێ والله لا يهدي القوم الظالمين الله سبحانه وتعالى هدایەتی کەسانشی ظالم نادا ظلم ئەوەی کەوا گەورەترین ظلم ئەوەی کەوا شەریک لە بەو خوای گەورە بڕیار دێ والعیاذ بالله و دیارە ظلم لە ئەسڵی لوغەتەوەش ئەوەی کەوا ظلم شتێک لە جێگای غەیری خۆی دابنێ ئەوە ظلمە لە ئەسڵە کاتێکەوە خوای گەورە سبحانه وتعالى ئەو ئینسان سەر فیترەتی تەوحید و خواپەرستی خەڵق کردێ و هەروەها عەقلی پێبەخشیە و هەموو ئەو ئاەت و بەڵگانەی کەوا لەو بوونەوەرەدان کەوا شاهێدی بە وەحدانەتی خوای گەورەتدا و ئەو جا خوای گەورە پێغەمبەری ڕەوانە کردی عەلەیهیم الصەلاة وەسەلام کتابی پێڕەوان کردینە ئەسڵ وایە هەموو ئینسانێکی منصف و عاقل ئەوەی کەوا ئیمان بینی ئەوە حەق و عەدالەت و حیکمەتە بەڵام کەسێکەوە لە دوای ئەو هەموو بەڵگە و ئاەتەی کەوا خوای گەورە نادیتێ و ئەو عەقلەشی کە بە ئینسان بەخشی ئامادە نەبی ئیمان بینی ئەو کەسە زاڵمە لەبەر ئەوەی مووقیفەکەی لە جێگای خۆی نێشتی لە جێگای خۆی دانەنا ئیتر خوای گەورەش هیدایەتی کەسانشی زاڵم نادا مەگەر ئەو کەسە بەخۆی بگەڕێتەوە و پەشیمان بیتەوە و مەبەستی ئەوە بیکەوە حەق وەربگری جا دەفەرمی ئولائیک ئەوانەی کەوە بەو شێوەیە ڕەفتار دەکەن لە دوای ئەوەی کەوا ئیمانیان هێنا و شاهدیان بە ڕاست و دروستی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەو جا کافر بووینەوە خوای گەورە هیدایەتیان نادا ئەجەزایان چییە أولئك جزاؤهم أن عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين أوانا سزايان أويكوا لعنتي خوا ولعنتي ملائكة ولعنتي همو خلشيان لسلا سزايان أويكوا لعنتي خوا ولعنتي ملائكة ولعنتي همو خلشيان لسلا ديارة لعنتيش بمعنى دور خستنوي لرحمة خواي جورا سبحانه وتعالى وهر كسچيش دور كوتو لرحمة خواي جورا سبحانه وتعالى بالتأكيد أو كسا بشي جهنم خوا پنامان بدا إتر سزاي أو كساني كوا پشيمان بوينة ولا دواء وهاتنا وإيمان وحق كيان لو بديار كوتيا مرتد بوينة لعنتي خوان لسلا حتى وكل آت كدوات خالدين فيها حتى ناو لعنة دمينينو إتر دفرمي لعنتي خوان لسروات برياري خواب ويكوا دورن لرحمة خواه سبحانه وتعالى ولعنتي ملائكته خلچيش لعنتي ملائكته خلچيش ويكوا داوا لخواي جور دكن خواه لعنت لفلانه كز بدي ويكوا دوري خيو لرحمة خود دوري خيو لرحمة خود او لعنتي خواي جور ديال لعنتي ملائكته ديال لعنتي خلچي بقشتي والناس اجمعين دیارە ئەوانەی کە خوا لعنەتی لێ کردینە مەلایکە لعنەتیان لێ دەکا و ئیمانداری ڕاستەقینەش لعنەت لەو کەسان دەکە کە خوا لعنەتیانی لێ کردیە بەڵام ئەدی غەیری ئیماندار کە لێردا لەفظەکە باسی لە ناس کردیە ئایا غەیری ئیماندار کەسانشی بێباوەڕ ئەوان کو لعنەت لە کەسانشی کافر دەکەن ئەوان کو لعنەت لە کەسانشی کافر دەکەن لێیە زانایان بە چەند شێوەیەک وەڵامی دەنەوە والناسی ئەجمعین دەفەرمون یەک لە وەڵامەکانەوەیە کە بەڕاستی الناس لێردا مەقصود تێدا ئیلا ئیماندارانە لەبەرەوەی ئیمانداران باڵێن ئەوانن الناسی ڕاستەقینە ئەوانن خەڵکی ڕاستەقینە ئەوانن لەوێ خوای گەورە باسی ئەوان دەکا و ناویان لێ دێنێ الناس کەواتە خەڵکی ڕاستەقینە و ئینسانی ڕاستەقینە ئەوانە کە ئیماندار لێ ئەوانیش لعنەت لەو کەسانە دەکەن کە خوا لعنەتی لێ کردینە هەندێکیش دەڵێن والناسی ئەجمعین لەبەرەوەی خەڵکی بە مسلمان و بە کافرەوە
ئەوە هیچ مسلمانێکەکەوا لەعنەت لەو کەسە دەکات کە خوا بە کافری دانا بەڵام کەسە کافرەکەش ئەگەر چی بە خۆشی کافرە بەڵام خۆی پێ کافر نییە دائیمەن دەیە لەعنەت لە کافر بدە بەو اعتیباری کەوا خۆی پێ کافر نییە لە نەتیجەدا بە خۆشی عینی ئەو لەعنەتەی بەبەر دەکەوی. هەندێکیش دەڵێن لە وەڵامدا دەفەرمون وەالناسی ئەجمەعین ئەوەیە کە ئەگەر لە دنیاشدا کەسانێکی کافر لەعنەت لە کافران نەکەن یاخود لە زاڵمان نەکەن ئەوە لە قیامەتدا کاتێکەوە حەقەتەکە دەبین بە خۆشیان ئەوانش لەعنەت لە کەسانشی زاڵم و کافر دەکەن والله ئەعلەم. ئەوجا دەفەرمی خالدینە فیها لەنا ئەو لەعنەتە هەتا دەمینێنەوە لا يخفف عنهم العذاب بە هیچ شێوەیەک عذاب لەسەریان سووک ناکرێ بە هیچ شێوەیەک عذاب لەسەریان سووک ناکرێ ولا هم ينظرون و هەروها بە هیچ شێوەیەک مهلەتیان نادرێ بە هیچ شێوەیەک مهلەتیان نادرێت کاتێکەوە بڕیاری خوای گەورە لەسەریان درا بۆی کەوا بمرن و بچنە ناو سزا و عذاب و دۆزەخی هەتایی بە هیچ شێوەیەک مهلەتیان نادرێ. وەکو لێردا دەفەرمی لا يخفف عنهم العذاب دیارە فعلا کەسانێکی بێباوەڕ کە دەچنە ناو جەهەنەم یاخود ئەهلی جەهەنەم کاتێک کە دەچنە ناو جەهەنەم داوا لە خوای گەورە داوا لە مەلایکەتەکان دەکەن داوا لە خوای گەورە بکەن کەوا یەک ڕۆژ عذابیان لەسەر تەخفیف بکرێ وەکو خوای گەورە سبحانه وتعالى سورة غافر لەمان باز دەکات وقال الذين في النار لخزانة جهنم ادعوا ربكم يخفف عنا يوما من العذاب کەواتە کەسانێکی کە لە ناو ئاگری جەهەنەمن داوا لە ئەو مەلایکەتانە دەکەن کەوا پاسەوانی جەهەنەمن پێیان دەڵێن داوا لە خوای گەورە بکەن کەوا یەک ڕۆژ تەنها یەک ڕۆژ ئەو سزایەمان لەسەر سووک بکاتەوە نەکەر هەڵدەبرێ مەئیوسن لەسەرەوەی کەوا لەسەریان هەڵگیرێ طبعا عین لە وەڵامدا بە نەفی جوابیان دەدرێتەوە کەوا خوای گەورە دوعای ئەوان قبول ناکاتن ئیتر لا يخفف عنهم العذاب ولا هم ينظرون مهلەتیان نادرێ کاتێکەوە عذابی خوای گەورە دێتە سەریان بە مردن یاخود بە هەر سزایەکی دیکە ئیتر مهلەتیان نادرێ و ئەو عذابە لە سەریان جێبەجێ دەکرێ. إلا الذين تابوا من بعد ذلك وأصلحوا فإن الله غفور رحيم. ئەوەی کەوا ئیستثنایە لەو لەعنەتەی خوای گەورە و لەو عەزابەی خوای گەورە ئیلا کەسانێک نەبی کەواتە خوای گەورە سوبحانه وتعالى هەتا بەنسبەت مرتەدینیش ئەوانی کەوا هەڵگەڕاینەوە بەنسبەت جوولەکە و دیانیش کەوا فترەیەک لە ژیانیان ئینکاری ئەو حەقیان کردێکەوە پێغەمبەر حەق صلی الله عليه وسلم کەوا لە کتابەکانی ئەوانیش ئیشارەت پێکرایە بەڵام ئەگەر پەشیمان ببنەوە خوای گەورە تەوبەیان قبول دەکات مادام نەگەیشتینە سەرە مەرگ سەرە مەرگ خوای گەورە تەوبەیان قبول دەکات إلا الذين تابوا من بعد ذلك ئیلا ئەوانی کە تەوبەیان کرد لە دوای ئەوە دیار وەکو زانایان دەفەرمون شروعی تەوبە معلومە کەوا زۆربەی زانایان دەڵێن سێنە هەندێک دەڵێن پێنجە سێیەکە دیارە پەشیمان بوونەوەیە دەست هەڵگرتن لە گوناهەکە عەزمت جەزم بکەیت کەوا نەگەڕێەوە سەری بەڵام هەندێک کە دەڵێن پێنجە بێجگەر لەو سێ ئەوە چارەمیان بە ئیخلاسەوە بیکە دەیکەنە خاڵی یەکەم ئەو تەوبەی بە ئیخلاسەوە لە بۆ خوابی سوبحانه وتعالى لە بۆ هیچ مەبەستێکە نەبی پێنجەمیشیان لە زەمەنی قبولی تەوبە بی کەواتە زەمەنی قبولی تەوبە چییە بە ئەتیباری هەر شخصێک هەتا نەگەیشتە سەرە مەرگ تەوبە بکە چونکە گەیشتە سەرە مەرگ لێ قبول ناکرێ و هەروە بە ئەتیباری عام کاتێکەوە ڕۆژ لە جیاتی ئەوەی کەوا یەک لە علاماتەکانی هاتین ڕۆژی قیامەت ئەوەیە کەوا ڕۆژ لە جیاتی ئەوەی لە ڕۆژ هەڵاتەوە بێ لە ڕۆژ ئاواوە دێ کاتێکەوە ئەو علامەتە دێ ئیتر تەوبە قبول نابی کەواتە هەر کەسێک ئەو پێنج شەرتەی تەوبەی لێ بێتە جێ ئەوە قبول دەبی إلا الذين تابوا من بعد لە دوای ئەوەی کەوا کافر بێتەوە دیسان ئیمان بینتەوە وەکو لە سەبەب نزولەکەی باسکرا دەربارەی کەسە ئەنساریەکە کەوا مسلمان بوو پاشان کافر بووە پاشان دیسان مسلمان بووە خوای گەورە سوبحانه وتعالى قبولی دەکات وأصلحوا وهروە ئیسلاح بکەواتە ئەوەی کەوا خراپی کردێ بە ئێرتداد و بە هەڵگەڕانەوەکەی چاچی بکاتەوە مەسەلەن کەسێک سەرکردەیەکە لە پاشەوەی مسلمان بووە ئیعلانی کوفری خۆی بکە خەڵکانش بە دوای دابڕۆن لەو کوفرە پاشەوەی کە بەخۆی پەشمان دەبیتەوە پێویستە ئەتباعەکانیشی خڕ بکاتەوە پێیان بڵێ کاکەم پەشیمانم لەو کوفرەی دیسان دەگەڕێمە ناودای ئیسلام کەواتە ئیسلاحی ئەو شتە بکاتەوە ئیفساد کرد کتابێکی نووسیە کتابەکەی کوفری تێدایە بە تەوبەکردنەکەی پێویستە عینی ئیعلانی ئەوەی بکاتەوە کە ئەم پەشیمانم لەو کتابەی و ڕەدی کتابەکەی خۆی بداتەوە کەواتە وەکو زاناندم لە هەر دەرگایەک دەرچوە پێویستە لەو دەرگایە بێتەوە ژوورێ ئیسلاحی ئەو شتەی بکەکەوە ئەو ئیفسادی کردیە ئەوجا دەفەرمی فإن الله غفور رحيم هەر کەسێک تەوبەی کرد بەو شێوەیە و ئیسلاحی کرد وەکو گوتمان بەو شێوەیە چاچی کرد فإن الله غفور رحيم بێگومان
بەرامبەر بە کەسانیش تەوبەکار و مصلح ئەوە خوای گەورە سوبحانە وتعالە غەفور و ڕەحیمە. خوای گەورە سوبحانە وتعالە لە دنیاشدا ستری دەکات، لە قیامەتیش لێی خۆش دەبی و ڕەحیمیشە، وەی کەوا خوای گەورە ڕەحمی پێ دەکات و بە ڕەحمەتی خۆی موفقی دەکات لەوەی کەوا کاری چاک ئەنجام بدە و لێی قبول بکات. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.